وەڵێ بەڕێزان وەک هەمووانتان ئاگادارن ئەم هەرێمە هەرێمی باشووری کوردستان بەرهەمی 100 ساڵ خەبات و قوربانیدانی گەلی کوردستانە بە پێکاتەکانیشیەوە بە هەموو خەڵکی کوردستان بەرهەمی هیچ لایەنێک نییە بەتەنها هەر خەلەلێکیش هەر کەم و کوڕیەکیش ببێ دەبێ بە زووترین کات چارەسەر بکرێ بەداخەوە ماوەیەکە نێوانی پارتی و یەکێتی ڕەنگە بەو شێوە نەبێ کە پێویست بێ پەیوەندیەکی چاچیان هەبێ بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان دیارەکە ئەمەش داخوازی تەواوی خەڵکی کوردستانە ئەکرێ پارتی و یەکێتی ئەرچێکی مێژووی بەرپرسیارەتیکی مێژووی گەورە لەسەرشانیان نەچووکە پیلانێکی گەورەی ناوچەیی دژی کورد بەگشتی و دژی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئارادایە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کە داخۆ بۆچی نێوانی پارتی و یەکێتی تا ڕادەیەک ساردی تێکەوتەوە چۆن نەکرێ دابنیشن بە یەکەوە ئەو ساردیە نەمێنێ بیوانێکمان لەگەڵدای قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین بیوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نوری عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لام میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێیت سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان باشە با هەر بەوا دەست پێ بکەین دەڵێن کۆبوونەوەکان هەیە نییە دیدار هەیە پارتی وێچێتی گەیشتونەتە ڕێکەوتن یان تەنها لێک تێگەیشتنیان هەیە و ئەگەر بشێ بڵێن بەستەڵک کە ڕەنگە زۆر ڕاست نەبێ بەو بەستەڵەکە تواوەتەوە خۆی بەستەڵک نییە جارێ بیدای سەرەتا طبیعیە کێشە یان بڵێن هەندێک گرفت پەیدا بێ لە خلال لە نێوان ئەحزابەکاندا بە ئەرزی نزمی و هەڵبەزە و دابەزە لەو عەلاقاتانەدای ڕەنگە ئەم جارە توتن بێت لە جارەکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکەی کردووە بۆ پارتی دیموکراتی کوردستان کە کێشەمان هەیە و دەمانەوەی لەگەڵتان چارەسەر بکەین بەش جوابمان داوەتەوە لەلایەن مەکتەب سیاسیەوە گوتیتمان باشە بەڵام ئەم کێشانە بە بروسکە و لە بەڕاگەیاندنیش حەل نابێ ئەوە پێویستی بە دانیشتنی هەیە لەلایەن هەردوو مەکتەب سیاسیەوە پێکەوە تەسەوریش دەکەم زەمینە سازیەکیش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ ئەم شتە کرابێ و لیژدەش پێکێن ڕابێ لەسەر ئاستی مەکتەب سیاسی بە بەشداری تیمی حکوومەت و تیمی پەرلەمان بۆی ئامادە بە دانیشتن لەگەڵ مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان بکەن لە هەمان کاتدا پارتیش کێشە هەیە لە تەعاملکردندا لەگەڵ یەکێتی و گلەییەیە تەنها گلەیەکان لە لای یەکێتی نییە زۆر باشە کاک دکتۆر بۆ خۆش دەزانی هەم لە کۆنگرەی چواردەی پارتی هەم جەنابی سەرۆک بارزانی بڕیاری ئەوە درا کە دەبێت لاپەڕەیەکی نوێ لا پەیوەندیەکان بکرێتەوە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە کە بەڕای ئێوە بەپێی زانیاریەکانی جەنابەت زۆردار دەڵێن پێش سەری ساڵ کۆبوونەوەکان دەکرێت کەی دەکرێت پێش سەری ساڵ دوای سەری ساڵ بەڕاستی هەتا ئێستام کاتی کۆبوونەوە دیاری نەکرایە کە بێوەکو گوتم ئامادەکاری و زەمینە سازی بۆی دەکرێت و ئەوەی جەنابەت فەرمووت جەنابی سەرۆک لە هەم لە کۆنگرێژدا و هەم لە یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیدا تەوجیهیدا و ڕێنماییدا کە لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیکردن لەگەڵ گشت ئەحزابەکان لە کوردستان بکرێ و بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە پارتی هەمیشە ئامادەی دەربڕیوە بۆ دانیشتن و گفتوگۆکردن باش کاک دکتۆر بە ئەم پرسیارەیان تۆزێ بەڕاشکاوانە بێ بۆ خۆ دەزانی زۆر جار کە حیزبەکانیان دوو کەسی بەرپرس بەیەکەوە دانیشن هەندێک جار مجاملەی سیاسی تایە چا خواردنەوەیە و ماچ و موچە من ئەمەیان ناڵێم پێ دوایە ئەم جارە کۆبوونەوەی پارتی و یەکێتی ئەبێ بە دەربێت لە دیبلۆماسیەت و مجاملەی سیاسی زۆر بەڕاشکاوانە هەموو شتەکان بخرێتە سەر مێزی گفتوگۆ بێگومان دەبێ هەموو شتەکان لەسەر مێزی گفتوگۆ بێ مستارەحەیەک و مکاشەفەیەک و ڕاشکاوەیەکی تەواو لە تەرحەکاندا هەبێ لەلایەن هەردوو لە نابێ شتێک ببینێ کە باس نەکرێتن ئێمە دەمانەوەی هەموارکردنی وەزاری بکەین ئەوان دەیانەوەی هەموارکردنی وەزاری بکەن گۆڕانکاری لە پەرلەمان بکرێ لە زۆر شتی تر لە پەیوەندیەکاندا دەبێت زۆر ڕاشکاوانە لەگەڵ یەکتری باز بکە دوور لە دیبلۆماسیەت باش کاک دکتۆرانی هەوڵەدەن ئەگەر ئەم دانیشتنە کرا هەوڵەدەن سەقفێک دابنێن هەردوو لاتان ئەو جا لایەنە سیاسیەکانی تریش کە پێی بوترێ سەقفی نەتەوەیی کوردستان کە ئەمە نابکرێت بە هیچ شێوەیەک تەجاوزی بکرێت بێگومان ئەوەی ئەو قەوارەی هەرێمی کوردستان جەنابشت فەرموو لە سەرەتا قسەکردندا ما قەوارەیەکی دستوریە بە خوێنی سەداها هەزار شەهید و قوربانیدان هاتووە بە درێژایی سەدان ساڵ هەتا کوردستان گەیشتووە ئەم ڕادەیە هەر
کێشەیەک هەبێ هەر ئەزمەیەک هەبێ دەبێت چارەسەر بکرێ بە شێوەیەکیش کە قەت ئەم قەوارەیە تێک نەدرێیان کاری تێگردنێکی سلبی لەسەر ئەم قەوارەیە نەبێ ئەمە دەستکەوتی ملەتی کورد و کوردستان هەموویە دەستکەوتی حزبێک کولایەنێک نییە تەنها هەم پارتی هەم یەکەتی هەم حزابەکانی تریش هەموو دەبێ ئەو بدەن بۆ ئەوەی ئەم قەوارەیە بپارێزرێتن باشە کاک دکتۆر بۆ خۆ دەزانانی ینی ئایا گۆڕانکاری و پێشاتەکانی ناوچەکە زۆر بەخەرایی گۆڕانکاری قوڵێ هەیە ئێستا کە ڕەنگە پێشبینیش نەکرێ ئەوەندە هێزن لە کەواتە ئەمە ناخوازێت بە زووترین کات پارتی و یەکێتی دابنیشن کێشەکانیان چارەسەر بکەن چونکە گۆڕانکاریەکان زۆر خێران ڕەنگە هەمووی بەجێ بێڵێت خۆی پەیوەندیەکان نەپشراوە لەگەل یەکێتی نیشتمانی کوردستان پارتی بە تایبەتی لەگەل هیچ حزبێک قەت نەپشراوە پەیوەندیەکان بەڵام ڕەنگە هەندێک جار گرفت و کێشەی تێدەکەوێ و حتمەنی شەر کێشەیەک بێتە پێش دەبێت بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی بۆ بدۆزرێتەوە وەکو جەنابتان فەرمووتان هەمیشە ئەم ناوچەیە لە ژێر گۆڕانکاریدایە ئەوەشمان لەبیر نەشتێ هێشتا مەترسی تیرۆر لەم ناوچەیە ماوە ئەوە دەبین داعش ڕۆژانە ئەمەلیاتی کردووە دۆستان و هاوپەیمانان هەمومان ئامۆژگاریمان دەکەن کە پێکەوە بین و بۆ یەک ڕیز بین سەرکەوتنی کوردستان لە یەک ڕیزی گەلی کوردستاندایە نابێ کێشەی پارتی و یەکێتی یان کەسمان یان کەسانێکی تر یان هەر لایەنێکی تر کارتێکردن لە قەوارەی هەرێمی کوردستان بکە زۆر باشە کاک دکتۆری و ئاماژەتەن بە خاڵکی گرنگدا لە دڵی هاوپەیمانانیش زۆر پێمان دەڵێن ڕاوێژمان پێ دەکەن دەڵێن لە یەکتری نزیک بن و ینی پێت وایە بعد تخوا ئەم پرسیارە هەر زۆر بەڕاشکاوانە ئەگەر وەڵامم بدەیتەوە یعنی کێشەکانی نێوان پارتی و یەکێتی ئەمەنە گەورە و قورس و سەبەلاحن کە نەتوانن چارەسەری بکەن خۆی کێشەیەک نییە چارەسەر نەکرێ و ئەم کێشانەی کە ئێستاش هەیە گەورە کراوە لە ڕاگەیاندندا بەڕاستی کێشەیەکی وانییە کە تەفاهمی لەسەر نەکرێ یان نەگەیشتنە چارەسەرێک بۆ بدۆزینەوە بەڵام هەندێک جار ئەم کێشانە لە ڕاگەیاندن زیاد لە حەجمی خۆی پێدەدرێ بەڕاستی ئەگەر کێشەیەکی شەیە دەتوانێت بە گفتوگۆ بەدانشتن لەگەل یەکتر حەل بکرێ بەڵام لە ڕێ ڕاگەیاندنەوەوانە ئەو کێشانە بەعکسەوە من دەبینم کارتەیەکردنێکی نێگەتیڤانە و حەجمێکی زیاتر لە حەجمی خۆی پێدراوە و هیچ کێشەیەکیش نییە کە چارەسەر نەکرێت لە نێوان پارتی و یەکێتیدا باش کاک دکتۆر ینی ئەم دوورکەوتنەوەیە ئێستا جەناب دەڵی هیچ کێشەیەک نییە چارەسەر نەکرێت کەواتە ئەبێ بە زووترین کات دابنیشن پێ دوانیە ئەمە ئەگەر چارەسەری نەکەن ئەمە دەرگاژە خاتە سەر پشت بۆ نەیارانی گەلی کوردستان ماشەڵاشیان لێبێ خۆکەم نین بۆ ئەوەی دەستی تێوەردەن و ئەوەندەی تر درزەکان گەورە بکەن خۆی جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجعی باڵای کورد هەمیشە ڕێمایی بە پارتی دیموکراتی کوردستانی داوەتەوە کە نابێ هیچ شتێک هەبێ ئەوەی جەنابەت فەرمووی کە دژمن سوودی لێ ببینێ دەستی خۆی بخاتە ناو دەرزەیدا بۆیە هەمیشەش پارتی لە ڕابردوودا و دڵنیام لە ئایندەشدا زۆر قوربانی داوە لە دەستکەوتە حزبیەکانی خۆی بۆ ئەحزابی تر بە تایبەتیش بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و چەند نمونەمان هەیە ئەم جارش لە حکوومەتی فدرالی عێراق دیسان پارتی بە پێ ڕێنمایی جەنابی سەرۆک بەرزانی قوربانی بە دەستکەوتە حزبیەکانی خۆیدا لە پێناو ڕاگررتنی یەکریزی ملەتی کورد و ئەوە بەردەوامش دەبێت ئەمە شتێکی ثابتە مەبدەئە لە ریزەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر باشە کاک دکتۆر نوری پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی سیاسی با سەرۆکاتی سەرۆک بەرزانی کۆبوونەوە پێ دوایە ئەنی بڕیار لەوە دراوە کە شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان لەسەر باسێکی ئاڵا ڕێک بخرێ و بۆ کۆبوونەوەکان و بڕیاریش لە کۆبوونەوەکان بتوانن بڕیار بدەن لەسەر ڕێکەوتنەکان وەک ئەم پرسیارەکەی خۆشم دووبارە دەکەمەوە بەڕای ئێوە کەی ئەو دانیشتن دەبێت من دڵنیام بەر نزیکانە دەبێ ئەوە گومان تێدا نیە من ناتوان بڵێن پێشسەری ساڵیان پاشسەری ساڵ بەڵام پەیوەندی بەردەوام هەیە ئەگەر تەماشاش بکە یەکێتی هەلمەتی ڕاگەیاندنی خۆی ڕاگرتووە دژ بە پارتی دیموکراتی کوردستان کەمەش خاڵێکی ئیجابیە و ئەوەی تر لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە دووەم کۆبوونەوەی باسی ئەو بابەتە بکرێ هەموو زەمینە سازیەک و ئامادە سازیەک حاضر کرایە کە دەست بە کۆبوونەوەات بکرێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کێشانەی کە هەیە باش کاک دکتۆریانی پێ دوایە ئەم گیرروگرفتی ئێستا کە لە ناوان پارتی و یەکێتی هەیە وەکو هەمان ئەو گرفت و کێشانە هەبوو کە لە ڕابردووە هەبوون یا خوشتی نوێن ئەگەر شتی نوێن بۆچی ئەگەر وەکەوانێ ڕابردوون بۆچی
من تەسەور ناکەم زۆر جیاوازی هەبێ لەو کێشە و گیر و گرفتانە و کێشە و گیر و گرفتانە هەر هەبوویە جار وا هەیە تونتر دەبێت جار وا هەیە سستر دەبێ و هەمیشە قابلی حەل بووە هیچ شتێکی وای تێدا نەبووە کە قابلی حەل نەبێ ئەوش بە دانوستاندن لەسەر مێزی گفتوگۆ بە دانوستاندنی ڕۆژانە ئەوە نییە کێشەیەکی وا گەورە بێ بڵێن بربەستێکی زۆر گەورەیە کە ناتوانین بگەینە چارەسەر لەسەری باش کاک دکتۆر دوا پرسیار کاتم زۆر کەم ماوە جا بە بەڵێیان بە نەخێریش وەڵام بدەیت و من سوپاست دەکەم پێت وایە ئەم جارە کۆبوونەوەی نێوان پارتی و یەکێتی بە شێوەیەکی کۆنکرێتی دەتوانن ئەم کێشە و گرفتانە کە لاوەچین چارەسەریان بکەن بێگومان زۆر باشەوە زۆر بەڕێز دکتۆر نوری عوسمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس کاک